ئێستاش بابەتێکی گرنگ دەخرێتە ڕوو لە حسان باسی دەکات بەڵێ شوان چاوتان لامە بن شتی گرنگی تایە فەرموو. دوو وڵاتی گرنگ و کاریگەری جیهانن دوایین بڕیارەکان دەدەن کەس ناتوانێت دژایەتیان بکات هەر لایەکیان دەیەوێت بەسەر ئەوی تردا زاڵ بێت ململانیەکانیشان وای کردووە جیهان بەسەر دوو بەرەی جیاوازدا بەش ببێت ئەوانیش بەرەی ڕووسیا و ئەمریکان ئەی جەنگ لە نێوان هەردوو لا ڕوودەدات ئەگەر ڕوویدا کێ براوە دەبێت توانە سەربازەکانی هەردوو وڵاتان بۆ دەخەینە ڕوو بزانین کامیان بەهێزترن لە ڕووی سەربازیەوە ئەمریکا زیاتر لە 1 ملیۆن سەربازی هەیە و لە پلەی سێمی جیهانە بەڵام لە ڕووی بەهێزی و چاودێریکردنەوە یەکەمی جیهانە ڕووسیاش بە هەمان شێوە خاوەنی زیاتر لە 1 ملیۆن سەربازە و لە ڕیزبەندی دووەمی جیهانە لە ڕووی وشکانیەوە سوپای زەمینی ئەمریکا خاوەنی زیاتر لە 6,000 تانکە بەڵام سوپای رووسیا نزیکەی 13,000 تانکی هەیە واشنتۆن خاوەنی نزیکەی 39,000 ئۆتۆمبیلی سەربازی و ئۆتۆمبیلی بوچۆڵکردنەوەی بین و ئۆتۆمبیلی موشەکاوێژە بەڵام مۆسکۆ خاوەنی 74,000 هێزی دەریایی ئەمریکا گەورەترین هێزی دەریایی جیهانە لە ڕووی سەربازی دەریاییەوە زیاتر لە 340,000 سەربازی هەیە بەڵام رووسیا 133,000 ئەوەی دەیبینن لە پشتمانەوە هێزە دەریایەکانی ئەمریکایە کە خاوەنی 278 کەشتی و 5,791 فڕۆکەیە بەڵام رووسیا 253 کەشتی و 4,509 فڕۆکەی هەیە بە پێی هەندێک سەرچاوە هێزی دەریایی ئەمریکا تاکە وڵاتە فڕۆکەکانی بەشە و لەسەر کەشتی فڕۆکە هەڵگرەکان دەنشنەوە و لە یەک کاتیشدا کۆنتڕۆڵی دوو فڕۆکە بکات بەڵام رووسیا لە ڕووی خێرایی و تەکنەلۆژیای ڕاکتۆر ژێردەریایەکان خاوەنی یەکێکە لە باشترین هێزە دەریایەکانی جیهان لە ڕووی فڕۆکەوانیەوە ئەوە تا دەیبینن سوپای ئەمریکا خاوەنی نزیکەی 6,000 فڕۆکەیە لە بەرامبەردا رووسیا خاوەنی کەمتر لە 5,000 لە ڕووی فڕۆکەی بێفڕۆکەوانیشەوە واشنتۆن 18 جۆر فڕۆکەی بێفڕۆکەوانی هەیە کە سەرجەمیان ژمارەیان دەگاتە نزیکەی 700 فڕۆکە بەڵام مۆسکۆ خاوەنی 500 دانەیە واشنتۆن خاوەنی 6,185 کڵاوەی ئەتۆمیە لە بەرامبەردا مۆسکۆ خاوەنی 6,500 کڵاوەی ئەتۆمیە ئەمریکا 450 موشکی بالستیکی کشوەر بڕی هەیە کە هەر موشکێک 20 جار بەهێزترە لە بۆمبی هێرۆشیما لە بەرامبەردا رووسیا خاوەنی 524 دانەیە واشنتۆن ساڵانە 705 ملیار دۆلاری تەرخان کردووە بۆ وەزارەتی بەرگری لە بەرامبەردا مۆسکۆ 154 ملیارە بە پێی بەراوردکاریەکان بێت دەردەکەوێت لە ڕووی فرۆکە و هێزی دەریاییەوە ئەمریکا بەهێزترە بەڵام مۆسکۆ لە ڕووی تانک و وشکانی و ئەتۆمەوە بەهێزترە ئایا جەنگ لە نێوان واشنتۆن و مۆسکۆ ڕوودەدات بەسپۆران ڕای جیاوازیانەیە نیک کارتەر ژەنەڕاڵێکی بەریتانیە دەڵێت جەنگی هەردوو وڵات جەنگێکی ناڕاستەوخۆیە و هیچ چەکێک بەکار ناهێنن بەڵکو جەنگی سارد و تەکنەلۆژیایە دیمیتری سۆسلۆف زانای ناوداری رووسیاش دەڵێت
بەرپاکردنی جەنگ پەیوەستە بە ڕێژەی دروستکردنی ئەتۆمەوە، واتە کامیان زیاتر ئەتۆم دروست بکەن ئەوە بە باڵادەستی خۆیان دەسەپێنن و وەک هەڕەشە بەکاری دێنن. ڕایەکی دیکەشە ناوخۆی رووسیا هەیە پێی وایە ئیتر جەنگ شتێکی مەحاڵ نییە و ئەگەری ڕوودانی هەیە. هاوکات ستیڤن سەیدمان زانای ئەمریکی دەڵێت ئەگەر جەنگ دەست پێ بکات ئەوە لە ئەستۆنیاوە دەبێت کە دەکەوێتە سەر سنووری لیتوانیا و بیلاڕووسیاوە و زیاتر لە 1 ملیۆن دانیشتوانی هەیە و پێشتریش باراک ئۆباما سەردانی کردووە و بەڵێنی داوە بەرگری لێ بکەن، بۆیە وەک سەرچاوەی جەنگ دەبینرێت. بەڵێ شوان چی شتێکی ئەم راپۆرتت بەلاوە گرنگ و سەرنجڕاکێش بوو؟ ئەوەی گرنگ بوو باسیش کرد لە راپۆرتەکە ئەوەیە کە ئەگەری شەڕی ڕاستەوخۆ لە نێوان ئەمریکا و رووسیا دوورە، شەڕەکە ناڕاستەوخۆ دەبێت وەک ئاماژەی پێدرا لە ناو راپۆرتەکە. دەستخۆش.